سەرکردەیەکی بەرەیە پەکەکەی ڕاگهاند کارێنها پەکەکەی هەرێما کوردستانی دکە هەولا دروستکردنا تەبلی هەوی و شارێکی براتیەیە. دبەرسەڤا گەفێن سەرکردەیەکی پەکەکەیدا لەسەر هەرێما کوردستانی کوتبێژە پارتیا دەموقراتا کوردستانی ڕێگریە لە لڤ و تەڤگەرا پەکەکەی دناڤا هەرێما کوردستانی دەدکە دێ ببە ئەگەریا شەرێکی عوسمان ئۆجەڵان سەرکردەیە بەرەیە پەکەکەی و برایە رێبەرێ پەکەکەی زندانکردی عەبدەڵا ئۆجەڵان ڕاگهاند کارێنها پەکەکەی هەرێما کوردستانی دکە هەولا دروستکردنا تەبلی هەوی و شارێکی براتیەیە. لێدوانەکەداش بۆ باس نیوز عوسمان ئۆجەڵان گوتکو بەریا موراد قەڕەیلان نامەیان ئاراستەی سەرۆک مەسعود بارزانی بکە پێویستەوەی نامەیە ئاراستەی پەکەکەی بکە ئاماژەکرد و کارێنها پەکەکەی باشووری کوردستانی دکە براسیژی شەرێ براتیەیە گوتنین قەڕەیلان ئارمان جوان خەپاندنا خەلکەیە بەروڤاژی ڕاستیەژی دخوازن بدن خویانی کو پەکەکەی داخوازی ئاشتیەیە کارش بۆ یەکێ دکن لیا ڕاستجی قەتنە ئەوە. لێدوانە خۆدا هەروەها ئۆجەڵان سەربار کرد و پرسی گەلۆ کی ڕێدایە پەکەکەی دەبلۆماتکاران لە باشووری کوردستانی تەرۆر بکە یانژی هەبوونا وان یا لەشکەری لەسەر خاکا هەرێمێ هەبە دەرباسی شنگالێ ببن خەلکێ لەشکەر بکن بەر بێ قەندیلێڤە ببن. هەروەها ئۆجەڵان دگوتنا خۆدا تەکەس کرد دەvê پەکەکەی لە سیاسەتا خۆیان هاڤەگەرە پتێگهێشتن و واقعیەت نێزی ڕاستیان ببە گۆجی نایە قبولکردن هەبوونا خواب ئاوایەکی لەشکەری لە دەڤەرن ژێر کۆنتڕۆلا دەسەڵاتا هەرێما کوردستانی هەبە بە بوهانەیە خەباتێ ji ber ku bû yekê pekekê nakokî û pirsgirêkan ji hikûmeta herêmê re dروست dikin. Di dawiya lêdwana xwe de Osman Öcalan serkirdeyê bereyê PKK û birayê rêberê wê Abdallah Öcalan amaje bi hin aliyên başûrê Kurdistanê kir û got hin alî ji ber berjewendiyên xwe yên teng û nekokiyên navxweyî nirmbûnekê li berember PKK didin xuyanî gotjî ew yek şaşîtiyek e divê PKK tevlî heviyê û şerê birakujiyê li başûrê Kurdistanê neke tekeskir divê PKK bizane ew ê zerermendê yekemîn be ji şerê birakujiyê ji ber ku herêma Kurdistanê şerê birakujiyê red dike lê gihandina zirarê bi aramî û aştiya herêma Kurdistanê jî qebûl nake tu hewla şer jî nekiriye. Serbarî ku PKK herdem buhaneyan dide Tirkiye êrişî deverên herêma Kurdistanê bike herî dawî jî gefa bikar anîna hêzê li Şengalê piştî rêkeftina herêma Kurdistanê hikûmeta federal bi derxistina hêzên nerawa di nav de PKK da hevdemî ku gelek welatiyên Şengalê xwepêşandanan ji bo derxistina PKK ji Şengalê lê dardixin.